ئەڤڕۆ ئەم بیرئێنانە جەنۆسایدێک دەکەین کە لە دژی مرۆڤایەتی هاتیەکردن. ئەو تاوانی 6 ساڵ لەمەوبەر بەرامبەر ئێزدیەکان ئەنجامدرا، تاوانێکە وەک جینۆسایدکردنی مرۆڤایەتی هەژمار دەکرێت و حکوومەتی عێراق بە ڕێگەی پرۆژە یاسایەکەوە دەوێت مافێکی شایستە بۆ ئەوانی بوونەتە قوربانی کردەوەکانی دەستی داعش قەرەبوو بکاتەوە. ئێستا بە پێویستی دەزانین هەوڵەکان بۆ دۆزینەوەی ئەو ئێزدیانە چڕ بکرێتەوە کە لە کاتی کۆنتڕۆڵکردنی ناوچەکانیان لەلایەن چەکدارانی داعشەوە بێسەرۆشوێن کراون کە بە گوێرەی ئامارەکان لە کۆی 6,000 کەس تا ئێستا چارەنووسی 2,500 ئێزدی بەدەستی داعش نادیارە. ئێمە داوامان لە پەرلەمانی عێراق کردووە لە ڕێگەی یاسایەک کە ڕژنووسەکەی سەرۆکایەتی کۆمار ئامادەی کردووە بۆ ڕزگاربووانی دەستی داعش پەسەند بکرێت بۆ ئەوەی ماف و شایستەکانیان دابین بکرێت. ئێستا بە هاوکاری تیمی هەڵدانەوەی گۆڕە بە کۆمەڵەکانی سەر بە نەتەوەیەکگرتووەکان هەوڵەکان بۆ بە دۆکۆمێنتکردنی بەڵگە و تاوانەکانی داعش بەردەوامن و لێپرسینەوەش لەگەڵ و کەسانەدا دەکرێت کە کەمتەرخەند بوون و بوونەتەوەی کۆنتڕۆڵکردنی ناوچەکانی ئێزدی لەلایەن چەکدارانی داعش. هەروەها بۆی ئەو ڕووداوە دووبارە نەبێتەوە پێویستە بەرامبەر هۆکار و فاکتەرەکانی سەرهەڵدانی توندڕەوی نەرمی پیشان نەدرێت. ئێستا نزیکەی 80 گۆڕی بە کۆمەڵی ئێزدیەکان هەیە کە هەڵ نەدراوەتەوە و وەک بەڵگەی تاوانەکانی داعش شیکاریان بۆ نەکراوە. بەڵام دەوڵەتی عێراق هەموو هەوڵێک دەدات بۆ ئەوەی مافی ئێزدیەکان دەستەبەر بکات و دووبارە تاوانێکی تری هاوشێوەیان بەرامبەر دووبارە نەکرێتەوە. هەروەها لەگەڵ وڵاتانی تری ئیسلامی هەماهەنگی دەکەین بۆ ئەوەی فاکتەرەکانی توندڕەوی و دروستبوونی گروپە تەفکیریەکان و ڕیشەکێشکردنیان دیاری بکرێت.